دەی ئازاری هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی یەکپۆشی جلی کوردی دەستنیشان کراوە. لەم ڕۆژەدا زۆربەی فەرمانگە و کۆلێژ و زانکۆ قوتابخانەکان جلی کوردی دەپۆشن. گەلی کورد بە زۆری بۆ بۆنەنەتەوەیەکان جلی کوردی دەپۆشێت و جلێکی فەرمی نییە بەردەوام بەکار بهێنرێت. لەم چەند ساڵی دواییشدا جلی کوردی گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە و سیمای جلی کوردی لەدەستداوە. ئەوانەشی جلەکە دەپۆشن خۆیان لەم بابەتە نیگەرانن، بەڵام هێنانی مۆدێلی نوێ بۆ ناو جلی کوردی ناچاری کردوون مۆدێلە نوێیەکان بەکار بهێنن. جلی کوردی لەبەرەوەی داگیرکەران جلی کوردی لە ئێمە قەدەغەیەکەن لە کۆنەوە کە ئەم یادگارەیە بینی لێرە شانازی پێوەگن لە ئەم جلە کوردی شەو بڵێن لە ڕووی دینەوە پیرۆسترین جلە، چونکە ئەم پۆشاگە هەموو دایک و نەنکمان بڵێن سەراپا لەشیدا پۆشیە و ئەمە یادگارێکە هەرچەنە کوردەواریە بەڵام بەشێکی ئیسلامی پیرۆزە. گرنگی ئەم جێژنەوەیە کە هەموو کەسێک زۆر شانازی پێواکە نەریتی باو باپیرانمانە بە گوێرەی ئەوەی کە قەت گەلی کورد لە ناو ناچێت، ئەم جانەشمان قەت لە ناو ناچێت. ڕۆژێکی ڕاستانە بۆ کورد و کوردستان جلی کوردی هەروەها ئەمانێت جلی کوردی تەنها نەک لە بۆنە تایبەتەکانە لەبەر بکرێن بەڵکو لە هەموو بۆنەیەکدا لە هەموو کاتێکدا لەبەر بکرێت. هیوادارم جلی کوردی هەمیشە لە ناو کووردا بمێنێت لەبەر جلێکی ڕاستانی کوردایەتی. ئەوەی جاران جوانترا ئێستاش چەند مۆدێلێکی هەیە کە گۆڕانکاری زۆر هەیە لەگەڵ ئەوەی جاران. فەرمانگە حکومیەکانی کوردستان تەنها لە ڕۆژی جلی کوردیدا دەتوانن جل و بەرگی ڕەسەنی کوردی لەبەر بکەن و ڕۆژەکانی دیکە ڕێپێدراو نییە. حکومەتی هەرێمیش تەنها یەک ڕۆژی دیاری کردووە بۆ ئەو بۆنەیە، بەڵام بۆ ئەوەی ئەو کلتورە ڕەسەنەی کورد بە زیندوی بمێنێتەوە بەردەوام پێشنیار کراوە بەدەر لە بۆنەویادەکان کار بکرێت بۆ پاراستنی جلی کوردی و بەردەوام لەبەر بکرێت. جلی کوردی وەکو ڕەمزێکی کوردستانە، وەکو ڕەمزێکی کووردە و هەموو کەسێک حەزی لەم ڕۆژەیە، چونکە هەموو کەس خۆشیە کات و ئاهەنگە گێڕێت و جلی کوردیە کاتە بەریان و ئیتر ئێمە وەکو تەمەنی خۆمان زۆرمان حەزە جلی کوردی وەکو ڕەمزێکی کووردە و هەروەها ئێمەی کورد نیشان ئەیات کە کاتی ئێمە جلێکی تایبەت بە خۆمان هەیە ئەتوانین لە ڕۆژێکی تایبەتە لەبەریکەین. خۆی بەڕاستی جلی جاران جوانتر بۆ لە ئێستا لەبەرەوەی جلی جاران شتی کوردداری تایە، ئێستا زیاتر جلەکان ڕەنگاوڕەنگ ئەو شتان جەمەدان ئەو شتانی تێنێ. جلی کوردی ڕەمزاتی کوردیا هەرۆ کوردستان هەر بە جلی کوردیا و ناسراوە کوردستان هەر بە جلی کوردی شۆ جوانە بێت، چکە جلی کوردی ڕەمزی کووردە و جلی کوردی تەنها شانازیەکە بۆ گەلی کورد هەتاکو بیپۆشە لە ڕۆژی نەورۆز و جەژنەکانیشە. لە ڕۆژی دەی ئازار چەندین چالاکی جۆراجۆر لە قوتابخانە و زانکۆ پەیمانگەکان بە بۆنەی ڕۆژی جیهانی جلی کوردیەوە بەڕێوە دەچێت. زیاتر قوتابخانە و زانکۆکان بە جلی کوردیەوە لەم ڕۆژەدا دەوام دەکەن و بەڕێوەچوونی یادەکەن لە فەرمانگە حکومیەکان کەمتر دەبیندرێت. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.